کراوە کە بتوانێت ئەو لە سەدا حوتەی خاکی هەرێمی کوردستان داگیر بکات. جەندرمەی تورکیا هاتووە لە ناو خاکی هەرێمی کوردستان و لە گوندەکانی هەرێمی کوردستان بازگەی داناوە. بێ هەڵوێستی ئەمان وای کردووە ئەم دەوڵەتانم بە بەشێک لە خاکی خۆیان هەرێمی کوردستان سیرکەن. هێرشەکانی سوپای تورکیا بۆ سەر خاکی عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی شتێکی ناڕەوایە و سەرانی هێزار لە هەرکوێیەکن سلااوان لێبێ ئەمڕۆ سێشەممە 16 تەموزی 2024 بە یارمەتی هاوکارانم لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل هەواڵەکانتان پێشکەش دەکەین. هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بە هاوکاری پەدەکە لەسەر باشووری کوردستان بەردەوامە. فرۆکە جەنگیەکانی دەوڵەتی داگیرکەری تورک ئێوارەی ئەمڕۆ هەرێمەکانی سنێن و پانەکەشک و گەلی ڕەشی لە سنووری برادۆس بردومان کرد. دەربارەی زیانەکانی بردومانەکە زانیاریەک بەردەست نییە. هەروەها زانراوە لە ئەنجامی بردومانەکاندا لە هەرێمەکە ئاگر کەوتوتەوە. لە شاری هێلسینگبۆرگی سوێد بە بۆنەی ساڵیادی شەهیدانی بەرخۆدانی ڕۆژوو مردنی مەزن بەڕاستمێکی یادکردنەوە ئەنجامدرا. لە یادەکەدا لە کەسێتی خێگی دۆرموش و کەماڵپیر و عاکف یەڵماز و هەروەها عالی چیچەک خولەکێک ڕێزگرتن بۆ شەهیدان پیشاندرا. پارێزەری ڕێبەری گەلی کورد جۆین جان شوتی بە ڕێز عەبدوڵڵا جەلان شەهیدانی 14 تەموزی وەک شۆڕشگێڕانێک ناسان کە لە شەڕی مانەوە و لە ناوچوونی کورداندا سەرکەوتوو بوون. هەروەها پارێزەر ڕەنگەوازی کرد بۆ خاوەندارەتی لە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا جەلان و ناڕزایەتی بەرامبەر خەیانەتی پەدەکە دەربڕێ و وتی خاوەنداری لە شەهیدانی 14 تەموز خاوەنداریە لە ڕێبەری گەلی کورد و هەروەها خاوەنداری لە شەڕبانانی ئازادیە کە لە هەلومەرجی دژواردا بەرخۆدانی مەزن دەکەن. هەروەها خاوەنداریە لە ئازادی کوردستان. لە کەمپی پەنابەرانی مەخموور تەفگەری ژنانی مەخموور و تەفگەری لاوانی مەخموور بە پیشاندانی فیلمێک سەبارەت بە چالاکیەکانی ئازادی خوازان پاڵپشتی چالاکیەکانی گەریلایان کرد. شهید ڕووناهیا ڕێوەمەنە وەک جوان وەک تافگەر وەک ژنên ciwan wek dayîk wek gelê mexmûrî pêwîst e ev berxwedana ku niha li van çiyan tê meşandin pêwîst e em bibin xwedî wê tekoşînê ji ber ev tekoşîn ya me bixwe ye eger em bixwe nebin xwedî wê tekoşînê em bixwe deng dernexin em bixwe van çalakiyên gerîla silav nekin em ê wê demê nikarin bêjin em xwedî li erk û berpisyartiyên xwe yên welatparêziyê derketine ji ber vê yekê em carek dî çalakiyên ku hatên pêşxistin di asta şehîdên Kurdistanê de di asta fermandarên me yên gerî افتالکین کو ویر دم داوی وسا رح فدای پر بلند بوی ام جارک دن وان حمود چالاکیان یک بیک صلاف و پیروز کن سر به اساسی ام دوباره سی باره خیراتن آوت کن ام بچون خیراتن سر سرو سر چواتن بی سروک جیان نابه بی سروک ناب جیان نابه بشی برخوادان گیریلا هاوڵاتیانی پارێزگای هەڵەبجە دەڵێن چاواشەکاریەکانی پەدەکە سەبارەت بۆی پەکەکە دەستی هەیە لە سووتاندنی بازاڕی لەنگەی هەولێر دوورە لە ڕاستی و سناریۆیەکی داتاشراوە و دەڵێن ئەو تۆمەتانە هیچ خزمەتێک بە پرۆسەی سیاسی و ئاشتەوایی کۆمەڵایەتی ناکات بەڵکو خزمەت بە داگیرکەران دەکا. هاوڵاتیان و چین و توێژە جیاوازەکانی پارێزگای هەڵەبجە لەبارەی چاواشەکاریەکانی پەدەکە لەسەر سووتاندنی بازاڕەکانی هەولێر دوهۆک و هەروەها کەرکووک و تۆمەتبارکردنی یەنەکە و پەکەکە بۆ ئاوا دەدوێن. دەوەیکی تێکدەرانە بە تیرۆر بێ سووتان بێ
مەترسی دروستکردمێ لەسەر ئاسایشی نەتەوەی یان ئاسایشی تاک یان کار و بازاڕ و بژێوی و ژیانی هاوڵاتیان ئەمە کارێکی قێزەونە ڕێپێنەدراوە. پێویستە دام و دەستگا و لایەنە پەیوەندیدارەکان بە ئەرچی خۆیان هەڵسن و کارێکی لەو شێوەیە دەدرێتە پاڵلایەنی سیاسی یان تۆمەتی سیاسی بۆ هەر پارتێکی تر ئەمە دەرەنجامی خراپی لێکەوێتەوە، چونکە پێم وانیە هیچ پارتێکی کوردی هەبێت حەز بە تێکدانی ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستان بکات، حەز بە زەرەر و زیان لە ژیان و لە بەرژەوەندی تاشی کورد بکات. بۆیە پێویستەکان لەو بابەتانە خۆمان بە دوور بگرین، هەموو لایەنە سیاسیەکان خۆیان بە دوور بگرن لەوە تۆمەت ئاڕاستەی یەکتر نەکەن، چونکە وەزعی کورد لەو بارودۆخا پێویستی بە یەک ڕێزی هەیە، بە لێک نزیکبوونەوە هەیە، بە لێک تێگەیشتن هەیە. ڕجا لەم حیزبانەکەم، ڕجا لەو دەستگا جاسوسی و ئەمنیانی ئەم حیزبانەکەم ناڵم سیناریۆ دانەڕێژن، بەڵام ڕجایان لێ یەکەم سیناریۆی مناڵانە دانەڕێژن با ئێمە لە جیاتیوان تەریق نەبینەوە، با دژنەوە داگیرکاران پێمان پێ نەکەن. ئەگەنا من تەسەورەکەم ئەوانە بەردەوامن لەسەر ئەم سیناریۆیان، بەڵام با سیناریۆکان زۆر مناڵانە نەبێت. ئەمە بۆ تێکدانی باری ئەمنیە، بۆ تێکدانی شیرازی خۆمان، بۆ زەمینە خۆشکردنە بۆ داگیرکاران کە یعنی بە ئاسانی ئەمە زەمینیان بۆ خۆشکات و سەرەداویان با بەدەستەوە پاساویان باتێ بۆ ئەوی بن بە ئارزوی خۆیان لە کوردستان تەراتێن کە نەگیناوەکەی ینی من شەرمەکەم کە ئەو شتانە بینە. فەرماندەیی یەکینەکانی پاراستنی ڕۆژهەڵاتی کوردستان یێرەکە دەربارەی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورک بۆ سەرپێنجوێن ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە. یێرەکە ڕایگەیان لەگەڵ ئەو شەڕەی لە کوردستان بەڕێوە دەچێت جوڵەی چاودێڕی و بردومانی فڕۆکەی بێفڕۆکەوانەکانی دەوڵەتی تورک لە هەرێمەکەمان زیادی کردووە و هاوکات لەگەڵ شەڕی سەخت لە هەرێمەکانی بادینان تژی تەفگەری ئازادی کوردستان هەرێمەکەمان دەکرێنە ئامانجی هێرشی ئاسمانی هەمەجۆر. سوپای تورک لە ڕۆژانی ڕابردوو بە فڕۆکەی جەنگی گوندەکانی پێنجوێنی لە هەرێمی کوردستان بردومان کردووە. یارەکە لەو بارەیەوە جەخت دەکاتەوە ئەمە هێرشێکی داگیرکاری مێژوویە کە ئامانجی لە ناوبردننی گەلی کورد و دەستکەوتەکانی گەلە. پێویستە گەلەکەمان لە هەموو کاتێک وریاتر نزیک ببێتەوە و بەرامبەر بە هێرش داگیرکاریە مەترسیدارەکانی دەوڵەتی تورک هەڵوێستی ببێ. هەروەها یێرەکە ئاماژە بەوە دەکات پێویستە بزانین کە ئەو جوڵە و هێرشانە جوڵە و هێرشی ئاسایینین و لە ئاستێکی باڵاتردان و بە هاوکاری و پشتیوانی خاینانی پەدەکە و بە ئامانجی لە ناوبردننی دەستکەوتەکانی گەلی کورد ئەنجام دەدرێن. بۆیە پێویستە هۆشیاری و هەڵوێستی گەلە کەشمان لەم ئاستە باڵایەدا ببێت. لە ڕۆژانی ئایندا وردەکاری زیاتر دەربارەی ئەم هێرشانە بۆ گەلەکەمان و ڕای گشتی بڵاو دەکەینەوە. محەممەد نەسرەدین چاودێری سیاسی و سیاستمەدار دەربارەی لە دەستچوونی خاکی کوردستان و دۆخی چەند ساڵی ڕابردوو دەڵێ لە قوماری ڕفراندۆم 51% خاکی باشوور لەدەست درا و ئێستاش بەشێکی دیکەی کوردستان لەلایەن تورکیاوە داگیر دەکرێت. ئەوەی کە جێی پرسیاری هەموو چاودێرانی سیاسی و خەڵکی هەرێمی کوردستانەیە بێدەنگبوونی بەرپرسی سیاسی ئەو ناوچەیە، بێدەنگبوونی حکومڕانی ئەو ناوچەیە، بێدەنگبوونی پارێزگاری دهۆک دەسەڵاتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاست داگیرکاریەک کە بەشێکی زۆری شاری دهۆک دەکەوێتە ژێر دەسەڵاتی ئەو هێزە. ئێستا ئەو هێزە بازگەی داناوە لێپرسینەوە لە هاوڵاتیانی ئەو ناوچەیە دەکات. ئەمە جۆرێکە لە سوکایەتی کردن بە هاوڵاتیانەوە. ئێمە ئەم ڕۆژ لە دوای ڕۆژ لە ئەنجامی هەڵی سیاسی، لە ئەنجامی خیانەتی سیاسی بەش لە خاکی هەرێمی کوردستان لە دەست دەدەین. بۆیە ئەمە بچووکردنەوەی هەرێمی کوردستانە نابێت لە ئاست لە دەستدانی چیتر خاکی هەرێمی کوردستان بێدەنگ لە هیچ داگیرکاریەک، لە هیچ هێرشێکی سەربازی بۆ سەر هەرێمی کوردستان. هەموو لایەنە سیاسەکان زەرمەندن و هەر لایەنی سیاسی پێی وایە سوودمەند بێ، یەکەم لایەن ئەو لایەنە زەرەر دەکات لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی و دەسەڵات و خۆشەویستی خەڵکش لە دەست لەسەر سەرجەم لایەنە سیاسیەکانە. هەرێمی کوردستان بە بارودۆخێکی زۆر ناسک و هەستارە تێدەپەڕێ. ئەمڕۆ ئێمە خاکێکی زۆرمان لە دەستداوە، ئەمڕۆ ئابووریمان لە دەستداوە. ئەو خاکەی ماوە دەبێت دەستی پێوە برین، دەبێت هاوڵاتیانمان ئاشکەینەوە. بەردەوام بوون لەسەر قوربانیدان بە خاک، بەردەوام بوون لەسەر قوربانیدان بە هاوڵاتیانی کوردستان ڕەنگە ڕوبەڕووی ینی چارەنووسێکی مەترسیدارمان کاتەوە. ئەوەش نەمانی قواری هەرێمی کوردستانە ئۆباڵەکەشی لە ئەستۆی ئەو لایەنێ کە ئەمڕۆ ڕێخۆشکردن بۆ داگیرکاری دەوڵەتی تورکیا.
تەرمی شەروانی هێزەکانی جەبهەت ئەکراد عەبدوڵڵا ئەحمەد کە لە 11 تەمووز لە بەنبەج شەهید بوو لە گۆڕستانی شەهیدانی فافێنی منبەج بە خاک سپێردرا. کۆچبەرانی ئەفرین و دانیشتوانی شەهبا و ئەندامانی پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان لەم مەراسیمەدا بەشدار بوون. هاوسەرۆکی مەجلیسی بنەماڵی شەهیدانی کانتۆنی ئەفرین و شەهبا محەممەد وەلۆوتی لە کەسێتی شەهید عەبدوڵڵا ئەحمەد هەموو شەهیدانی مانگی تەمووز و بیرمان دێتەوە. هەروەها ئیلهام محەممەد ئەندامی مەجلیسی ڕێخستنی پارتی یەکێتی دموکراتیک پەیەدا وتی ڕۆژانە شەهید دەبەخشین لە پێناو پاراستنی ئەم خاک و گەلە، ئەمەش بۆ پاراستنی دەستکەوتەکانی گەلی کوردە. علی ئەڵڵاوەیسی چالاکی سیاسی شاری سنە لەلایەن هێزە ئەمنیەکانی ئەم شارەوە دەست بەسەر کرا. جێیاماژەیە هێزە ئەمنیەکان بە بێ بڕیاری دادگا ئەم بند کراوە سیاسی پێشویان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستووەتەوە. هۆکارەکانی دەست بەسەرکردن و تۆمەتەکانی دژی ئەڵڵاوەیسی تا ئێستا نەزانراوە. هەروەها جێیاماژەیە علی ئەڵڵاوەیسی پێشتر لەلایەن لقی چواری دادگای پێداچوونەوەی پارێزگای کوردستان بە تۆمەتی تەبلیغ لە دژی ڕژیم و هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان و ڕێخستنی کۆمەڵی دژی یاسایی بە 4 ساڵ بەندکردنی تالیقی و 5 مانگ بەندکردنی تازیری محکوم کرابوو. چوارەمین خۆلی هەڵبژاردن لە سنووری دەسەڵاتی ڕژیمی سووریا بەڕێوە دەچێت و لەم بارەیەوە ئەنجومەنی نیشتمانی کورد لە سووریا ڕاگەیاندراوێکی لەبارەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی گشتی سووریا بڵاو کردەوە و ڕاگەیان پرۆسەیەکی نایاسایی و هیچ ڕەوایەتێکی نییە، چونکە ئەنجامەکانی ئاشکران لە بەرژەوەندی چلایەنێکە. ڕژیمی سووریا بەم هەڵبژاردنە هەوڵەکانی خۆی دەسەپێنێ بەسەر دەسەڵات و درێژەی پێدەدات و بریارەکانی نەتەوە یەکگرتوەکانیش بۆ چارەکردنی شەڕی ناوخۆیی و پرسی سیاسی سووریا پشتگوێ دەخات. لە ڕاگەیاندراوەکەدا سەبارەت بە بڕیارنامەی نەتەوە یەکگرتوەکان ئەوە خراوەتە ڕوو بە گوێرەی بڕیارنامەی 2254 نەتەوە یەکگرتوەکان دەبێت هەڵبژاردن پرۆسەیەکی بێخەوش بێت و سەرتاسەری سووریا بگرێتەوە. بەڵام هەڵبژاردننی ئەم جارە لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە زۆرینەی خەڵکی سووریا یان پەنابەرن و پەنابەری وڵاتانی دیکە بوون یان لە ئاوارەی و کۆچبەریدان. هەر بۆیە پرۆسەیەکی ناساییە و پێچەوانەی بڕیارنامەکانی نەتەوە یەکگرتوەکانە. ئەنجامەکانی هەڵبژاردنەکەش ڕوون و ئاشکرایەک لە بەرژەوەندی پارتی باس و هاوپەیمانیەکانیدایە. هێزەکانی ڕەنج و ئاشتی و دیموکراسی ئیستانبول دژی دەست بە سەرداگرتنی شارەوانی جۆلۆمێرگ لە گۆڕەپانی شیشخانی بیۆغڵ و 35 ڕۆژە چالاکی دەکەن. هاوسەرۆکی دەم پارتی محەممەد ئۆناڵ ڕایگەیان ساڵانەکە ئیرادەی گەلی کورد نکۆڵی لێ دەکرێت. دەسەڵاتداران باسی دیموکراتیک بوون و ئاشتی دەکەن، بەڵام چارەسەری پرسی کورد و ئیرادەی گەلی کورد نادیدە دەگیرێت. هاوسەرۆکانی ناوچەکانی تری دەم پارتی دووپاتیان کردەوە پێویستە ڕێز لە ئیرادەی گەلی کورد بگیرێت. بە نەکۆڵی لە ئیرادەی گەلی کورد و شەڕکردن کەس ناتوانێت ژیانێکی ئاشتیانە بنیات بنێت. چالاکوانی تەفگەری ژنانی ئازاد تەژە هات وتەبێژی کنگرەی دیموکراتیکی گەلان هەدەکەی ئیستانبول تیشکیان خستە سەر جۆش و خۆرۆشی گەل لە ڕێپەیوانی ڕێزگرتن لە ئیرادە. چوارچێوەی هەڵمەتی ئازادیان بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد بە پێشانگایەتی بنەماڵی زیندانیان و ڕێکخراوە مەدەنیەکان لە بەردەم زیندانی شارەکانی ئێزمیر و مێرسین چالاکی ئەنجامدرا. لە ئێزمیر کۆمەڵی پشتگیری و پشتیوانی لە بنەماڵی زیندانیان و حکم دراوانی ئەگەی و بنەماڵی زیندانیان لە بەردەم زیندانی کەرکلاری بۆجا کۆبوونەوە و لەو چالاکێدا هاوسەرۆکی دەم پارتی ئەزمیر وتی کلیلی دیموکراتیک بوونی تورکیا چارەسەری پرسی کووردا. لەسەر ئەم بناغەیە پێویستە هەموو ئاستەنگەکان لە بەردەم کۆبوونەوە لەگەڵ بەڕێز ئۆجەلان هەڵبگیرێت. ئەمە تاکە بژاردەیە بۆ کردنەوەی ڕێگایەک بەرەو ئاشتی. هەروەها خزمی زیندانیان لە هەفتەی 13 چالاکیەکان لە مێرسین لە بەردەم زیندانی تاراسۆس چالاکی دانیشتنیان ئەنجامدا. هاوسەرۆکی دەم پارتی مێرسین ڕایگەیان سیاسەتی گۆشەگیری هۆکاری شەڕە و دووپاتی دەکەینەوە گۆشەگیری سەر عەبدوڵڵا ئۆجەلان هەڵبگرن. تا گۆشەگیری هەڵنەگیرێت ناتوانین لەم وڵاتەدا باسی دادپەروەری و دیموکراسی بکەین بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوین و کوردستان کۆتایی بە سیاسەتی شەڕ بێت. داوا دەکەین کۆتایی بە سیاسەتی گۆشەگیری بهێنرێت.
ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ و ڕێکخراوی ناوەندی داکۆکی لە مافەکانی مرۆڤ داوایان لە مەسعود پزیشکیان سەرۆکۆماری داهاتوو ئێران کرد کۆتایی بە کوشتنی کۆڵبەرانی کورد لەسەر سنوورەکان بهێنێت و هەڵسو کەوتی حکوومەت لەگەڵ کەمینەکان باش بکات. ناهید نەقشبەندی بەرپرسی بەشی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقای هیومن ڕایتس وۆچ ڕایگەیاندووە کۆمەڵگەی کورد پەراوێز خراوە و زۆربەی کات بەهۆی نەبوونی دەرفەتی ئابووری بە شێوەی نایاسایی پەنادەبەنە بەر گواستنەوەی کاڵا لە سنوورەکان. هێزەکانی ئێرانیش لە ڕادەبەدەر هێزی کوشندە لە دژی کۆڵبەران بەکاردەهێنن. هاوکات شەبنەم معینی پور بەرەوبەری پلان لە ناوەندی داکۆکی لە مافەکانی مرۆڤ وتوویەتی دەبێت مەسعود پزیشکیان هاوکاری لەگەڵ دەسەڵاتی داد و یاسادانان و جێبەجێکردندا بکات تاوەکو بە چاکسازیکردن لە یاساکاندا مافی کۆڵبەران دیاری بکرێت و پارێزگاریش لەو کەسانە نەکرێت کە توندوتیژی بەرامبەر بە کۆڵبەران بەکاردەهێنن. تۆڕی مافی مرۆڤی کوردستان بڵاوی کردوێتەوە لە دوای هەڵبژاردننی پزیشکیان بەهۆی تەقی هێزە ئەمنیەکانی ئێران لە سنووری نەوسود تاکو ئێستا 4 کۆڵبەر بریندار کراون و کۆڵبەرێکیش گیانی لەدەست داوە. پەدەکە وەک هێزێکی کوردی لە باشووری کوردستان تەنیا ئەرکی چاوساقی و پەلکێشکردنی داگیرکەران نییە بۆ سەرخاکی باشوور بەڵکو یەکێکی دیکە لارکەکانی ئاشکردنەوە و کۆکردنەوەی داگیرکەرانە لە دەوری یەکتر و پەردەپۆشکردنی هێرش و تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکە. هاوکارانمان دۆسیەکی تایبەتیان دروست کردووە و بەم دۆسیەیە کۆتایی بەگەشتی هەواڵەکانمان دەهێنن. هەر شاد بن. فواد حسێن پەردەپۆشی تاوانەکانی دەوڵەتی تورک و کۆکەرەوەی داگیرکەران. پەدەکە وەک هێزێکی کوردی لە باشووری کوردستان تەنیا ئەرکی چاوساغی و پەلکێشکردنی داگیرکەران نییە بۆ سەرخاکی باشوور بەڵکو یەکێکی دیکە لە ئەرکەکانی ئاشکردنەوە و کۆکردنەوەی داگیرکەرانە لە دەوری یەکتر و پەردەپۆشکردنی هێرش و تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیشە. فواد حسێن کە بە کەسە متمانە پێکراوەکەی بارزانی ناسراوە لەم ساڵانەی دواییدا خۆری سیاسی لە سەردەستی جەلال تەڵەبانی سکرتێری کۆچکردوویەنەکە هەڵات و کردی بە ڕاوێژکاری خۆی بەڵام پێدانی پۆست و هەڵڕشتنی پارەیەکی زۆر وای کرد لە تاڵەبانی هەڵگەڕێتەوە و ببێت بە کەسی زۆر نزیکی مەسعود بارزانی. ئەو چەند ساڵی لە سەرۆکایەتی هەرێم سەرۆکی دیوان بوو جگە لە نوێنەرایەتیکردنی بارزانی و پەدەکە نەیتوانی ببێتە نوێنەری ڕاستەقینەی سەرجەم هێز و لایەنەکان و هاوڵاتیان لە سەرۆکایەتی هەرێمدا. بەو هۆیەشەوە هەمیشە وە کەسێکی حزبی سیر کراوە کارکردنی بۆ پەدەکە و خودی بارزانی وای کرد لە کۆنگرەی 14 ئەو پارتەدا کرا بە ئەندامی مەکتەبی سیاسی و نوێنەری تایبەتی بارزانی لە بەغدا. فواد حسێن یەکێک بووە لە ڕاوێژکارەکانی دەستی ڕاستی بارزانی لە کاتی ڕیفراندۆمە شومەکەی ساڵی 2017 ئەو بووە نوێنەری بارزانی و وڵات بە وڵات دەگەڕا کە پشتیوانی بۆ ڕیفراندۆمەکەی بارزانی پەیدا بکات بەڵام نەیتوانی پشتیوانی یەک وڵات بەدەست بهێنێت بۆیە ئەویش یەکێک بوو لە کارکتەرە سەرەکیەکانی ئەنجامدانی ڕیفراندۆم و لە دەستدانی لە 150 خاکی کوردستان. ساڵی 2018 بارزانی فواد حسێنی ناردە بەغدا و بۆ لێکترازان و تێکدانی یەکڕیزی کورد کاندیری کرد بۆ پۆستی سەرۆک کۆمار و ڕوبەڕووی بەرەم ساڵح وەستایەوە سەرڕای ئەوەی لەو کێبڕکێ شکستی هێنا زیانی گەورەشی بە یەکڕیزی کورد لە بەغدا گەیاند و ئەوەندەی دیکە درزی نێوان لایەنەکانی کوردی لە بەغدا گەورەتر کرد. لە دوو کابینەی حکوومەت لە بەغدا فواد حسێن کرا بە وەزیری دەرەوە و جێگری سەرۆک وەزیران تا ئێستاش بەردەوامە بەڵام لەو پۆستانەدا جگە لە نوێنەرایەتیکردنی بارزانی و پەدەکە هیچ سوود و کەڵکێکی بۆ کورد نەبووە بەڵکو لەم چەند ساڵی لە بەغدا تەنیا میوانی بۆ کۆشەکەی بارزانی پەیدا کردووە و لێدوان و بەیاننامەیەکی لە دژی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک نەبووە. لە هەموو لێدوان و چاوپێکەوتن و کۆنگ ڕۆژنامەوانەکانیدا لەسەر ڕێبازی خیانەتی بارزانی ئەویش بیانوو بۆ هێرشە داگیرکاریەکان و تاوانەکانی دەوڵەتی تورک دەهێنێتەوە و پاکەکات تۆمەتبار دەکات بە هۆکاری هاتنی سوپای دەوڵەتی تورک. هەر فواد حسێن بوو حکوومەتی عێراقی ناچار کرد کە ڕێکەوتنی شەنگال واژۆ بکرێت و هەوڵی زۆریدا تا شەنگال بکەوێتە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتی تورک بەڵام سەرکەوتوو نەبوو. ئێستاش هەر ئەوە کە ناهێڵێت حکوومەتی عێراق هیچ هەڵوێستێکی هەبێت بەرامبەر داگیرکردنی خاکی هەرێم و بە ئاشکرا بە سوودانی وتووە تورکیا خاکی عێراق داگیر ناکات بەڵکو بۆ لەناوبردننی پاکەکە هاتووە. ئەوە تا ئێستا دەوڵەتی داگیرکەری تورک هەزاران سەربازی هێناوەتە ناو خاکی باشوور و لەم چەند ڕۆژەدا ژمارەیەک هاوڵاتی بەهۆی ئەو هێرشانەوە بوونەتە قوربانی. سەدان هەزار دۆنم زەوی پوش و پاوان و دارستان سوتاون. سەربازانی داگیرکەر هاوڵاتیان دەستگیر دەکەن و
ڕێگەیان پێنادەن بچنەوە گوندەکانیان زیاتر لە 250 گوندیان چۆڵ کردووە بەڵام فواد حسێن لە ڕۆژانی ڕابردوودا دەڵێت تورکیا ئۆپراسیۆنی نەکردووە تەنیا چەند جوڵەیەکی لە چەند شوێنێک کردووە لەم چەند ڕۆژەی دواییدا فواد حسێن هەوڵێکی خیانەتکارانەی دژبە گەل و نەتەوەکەی خۆی دەست پێ کردووە ئەویش ناوبژیوانیکردن و کۆکردنەوەی بەشار ئەسەد سەرۆکی ڕژێمی سووریا و ئاردۆغان سەرۆکی دەوڵەتی داگیرکەری تورکە لە بەغدا بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوانیان فواد حسێن باز لەوە دەکات ڕێکەوتنێکی سەرەتایی لە نێوان وەزیرانی دەرەوەی هەرسێ وڵات کراوە بۆ ئەوەی هەردوولا لە بەغدا کۆبنەوە بەڵام هێشتا ڕێکەوتێک دیاری نەکراوە و دوای گەڕانەوەی لە ئەمریکا کاتەکە دیاری دەکەن لای هەموو کوردێک ئاشکرایە کۆبوونەوە و ڕێکەوتنی ڕژێمی سووریا و دەوڵەتی تورک بۆ دژایەتی و لە ناوبردننی گەلی کووردە هیچ هۆکارێکی دیکە بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی ئەو دوو وڵاتە لە ئارادانیە دژی کورد نەبێت بۆیە ئەم هەوڵەی فواد حسێن ڕاستەوخۆ بۆ لە ناوبردنی ئەزمموی ڕۆژاوای کوردستانە کە بارزانی و دەوڵەتی تورک نەخشەکەیان بۆ داڕشتووە پۆستی وەزارەتی دەرەوە کە پۆستێکی هەستیار و گرنگە دەتوانرا بۆ خزمەتی هەرێمی کوردستان بەکار بهێنرێت و جگە لە ڕێگریکردن لە هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک دەشیتوانی ئەزمموی هەرێمی پێ بەهێستر بکرێت لە ڕێگەی ئەو پەیوەندی و توانە لۆبیەی لەبەردەستیدایە بەڵام بەهۆی ئەوەی پەدەکە لە دوای ساڵی 2023ەوە زۆربەی کات ئەو پۆستە لای پەدەکە بووە تەنیا بۆ بەرژەوەندی تایبەتی ماڵی بارزانی و پەدەکە سوودی